بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ ئەم بەرنامەیە بە خزمەتی وەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەواکەین بۆچی قاچاخچیەتی خاڵە سنووریەکان کۆنترۆڵ ناکرێ. هاوڵاتیانی هەرێمی کوردستان چین و توێژە جیاوازەکان پێیان وایە لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانەوە مامەڵەی قاچاخچیەتی زۆرە و زۆرتر بووە لە چاو ساڵانی ڕابردوو. هۆکارەکەی ئەگەڕنەوە یاخود ئەگەڕێنەوە بۆ چەند حاڵەتێک. یەکێک لەوانە بەرپرسانی هەرێمی کوردستان بەوە تێریان نەخواردووە کە نەوت و داهاتی خاڵە سنووریەکان بە ڕەسمی و داهاتی ناوخۆ و ئەو باجانەی کە لەسەر هاوڵاتیان دانراوە وەکو خۆی کە بۆیان دێ هاوڵاتیان پێیان وایە کە بۆ تێر ناخۆن، بۆ نەوەستاونەتەوە، دەستیان کردووە بە هاوردەکردنی شتومەک بە شێوەی قاچاخ. بۆ نمونە جاران ئەمان بیست مەسەلەن ماوەیەک بەر لە ئێستا ناشزانم ئێستا بەردەوام بێیان ئەیان وت دووجی حەیوان ئێنن بە قاچاخ یاخود هێلکە ئەێنن بە قاچاخ، یان نازانم شتیکەم بیر بخەنەوە ئەگەر من بیرم چوو بوو. وەلحاصڵ مەکائین سەیارە بۆ نمونە ئەیان وت سەیارە ئەهێنن بە قاچاخ داخڵێکەن و دوجار ئەمە هەمووی هەڵاوسانێکی ناتەبیعی دروست کردووە لە بازاڕە، وای کردووە چینێک ببێتە ملیاردێر و چینێکیش قڕ بوو بێت لە خواری خوارەوە بوو بێ نانی ژەمێکی نەبێ بیخوا. ئەمەیە ئەم عەدالەتەی کە باز ئەکرێت لە هەرێمی کوردستان، ئەم دیموکراسیەی کە ئیدعا ئەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. ئاخۆ ئەم حاڵەتانە بەرەوچوێ ئەڕوا و دوجار چی لێ سەوزە بێ شتێک بە حەرام بنیاد بنرێ، ئایا بەردەوامە بێ ئەمێنێتەوە یاخود زوو ئەڕوخێ و کۆتایی پێدێ و ئەمە ویست و ئیرادەی خوای بەسەرەوەیە. دوجار وڵات و هەرێمیان تووشی حاڵەتی ڕیبا و سوو حەرامخۆری و مشەخۆری و گەندەڵی و ناعەدالەتی و پیسخۆری کردووە. هەموو ئەمانە هەن لە هەرێمی کوردستان، بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە. بۆیە ئەو بەڕێزانەی کە بەشدارن لەگەڵمان وەکو هەمیشە لە نووسینی کۆمنت لە تەوەرەکانی بەرنامەی دوانگەی خەڵک بە خۆشحاڵیەوە بەشێک لەو بەڕێزانی کە کۆمنتیان نووسیوە کۆمنتەکانیان گونجاو بۆ بۆی هەم بخرێتە سەر شاشی کەناڵی ئاسمانی پەیام، هەم لێرە بخوێنرێتەوە، ئەیخێنە بەردیدی بەڕێستان لەوانە کاکدانا فاخیر ئەڵێ تا ئەم بەناو حکوومەتە هەبێت هەرگیز چارەسەر نابێ. کاروان عەلیش ئەڵێ چۆن چارەسەر دەبێت؟ بەشێکی زۆری داهاتی ئەم وڵاتە لەو ڕێگایەوە دەستیانەکەوێت بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری هێنن. ئارژاوات ئەڵێ چارەسەری چی؟ بەشێکی بەرپرسەکان خۆیان خەریکی قاچاخن. ئەمیرە کامیلی ژەڵێ کێ کۆنترۆلی بکات خۆیانن خەریکی قاچاخچێتین. شەیما سۆرانی ژەڵێت چونکە بەرژەوەندی خۆیانی تێدایە. سۆران کوردی ژەڵێت چونکە جووت بنەماڵە خۆیان بەشێکن لە هەدەردانی ماڵ و سامانی وڵات و بە هەدەردانی. ئەرخەوان گەرمیانی ژەڵێ لەبەرەوەی حکوومەتەکەمان خۆی قاچاخچیە چۆن دەستگیریەکە. سەلیم بەرزنجی نووسیوێتی ماڵی بارزانی و تاڵەبانی واز بهێنن هەموو شتێک باش دەبێ. سەلمان کەمال لەبەر ئەوەی میلەتێکی وەک ئێمەیان بۆ دروست بووە کە هیچ ناڵێت لەم هەموو دزی و سامان بە هەدەردانە. ئیبراهیم سەلامی ژەڵێ پەیوەندی بە وەزعی ناوخۆ هەیە تاوەکو خراپتر بێت کۆنترۆڵ ناکرێ. هۆشیا زۆرابی ژەڵێ چونکە تاپۆ کراوە لەسەر جووت بنەماڵە دەنگدەرەکانیشیان شایەت حاڵیانن. ماردین هادی ئەڵێ لەبەر ئەوەی قاچاخچیەکان شەریکە دزی حیزب و سەرۆکەکانن. ئەمە بەشێک بوو لەو کۆمنتانەی کە بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارە هاتووە. ئەچمە لای پەیوەندی یەکەم کاک مەحموود وەرەگرم لە دوهۆکەوە. کاک مەحموود سەلامی خوارد لێبێ. کاک مەحموود جان چۆنی کاک مەحموود جان؟ الحەمدولله مامۆستا جان. وەڵی کاک مەحموود بە سوودفە ڕێم کەوتە ئیبراهیم خەلیل لەو ڕۆژانە ئەوە چییە و هەموو ترێ لەیە نەوت دەڕوا شتومەک دێ لە تورکیاوە پارەی زۆر دەڕوا پارەی زۆر دێ کەس نازانێ بۆ کوێچێ. تۆ لە دوهۆکی شتمان پێ بڵێ. مامۆستا ئەم قاچاخچیەکان هەموو شریکی بەدەستە حکوومیەکانن. ئەوەی هۆکار ئەوە هۆکارن، ئەمە هۆکارن، ئەما لە زاخۆ هەم لە دەسەڵاتی پارتیدا ئەم هۆکارەیە هۆکارەکانی ناتوان حکومەت بە سەیطانە لەسەر قاچاخی و قاچاخچیەکان بکەن چونکو شریکی لەناو حکومەت لەناو دەسەڵاتدا لەناو حیزب دەسەڵاتدارە.
أمس هو كرة أمس سبب ما مستجيان باشا محمود كاك محمود استابون منا مثلا سروچی حکومت مسرور بارزانی يعني استا مثلا سروچی حکومت ازاني ام قاچاخه هيا يا نازاني شو نازاني ما مسا محمود شو نازاني ازانيت اول شريكة رئيسية حاميها حراميها ما مسا حاميها حراميها يعني اويك تشاوديريك او سرپرشتيكا خوي دزكيا بله عربيكي كرديكي والديتهم بو ترجمهكم ايه بله ايه دەست خۆش کاک مححمود گەلێک سپاس بۆ پەیوەندەکەت عزیزی ئەمەی کاک یاسین لە هەولێرەوە وەرەگرم کاک یاسین سەلام کاک یاسین جان باش کاک یاسین جان زۆر بە ڕێزی سپاسە دەکەم دەستخۆشی ئەو بەرنامە جوانە و ڕێک و پێتر هەتم گرنج کرد و سەلامەت بە ئینشاڵڵا سپاسە دەکەم کاک یاسین موفق بیبرام عزیزی فەرموو جان بۆ دەنگە خۆشحالە خوای گەورە بتوانێت ئینشاڵڵا بەڕاستی پەیامێرەکەم نەدیوە کە لەسەر شاشەی کتابەکی ئاسمانی هەواڵی قورئان بخوێنێت الحمد لله الحمد لله ئەوە فەزلی خەڵات بکرێت دەبای خەڵات بکرێت ئازە دەورە خەڵاتی تۆ بکردبانە بەرپرسان خەڵاتی تۆ بکردبانە لەوەی گەورەتر نییە كان عمود بتوظيف الناقة إما بابي عندما متابعتي لأن عندامي سومالي كومالي تابعي أنا من ديوان وعندما عندما شيء كومالي غريب وجستان ثم كذا من بعد ثم نقوم بوي يخوضوا أو يخوضوا بەڵێ سەوتت باش نییە کاک یاسین وەڵا زۆر سپاست دەکەم دەستخۆشی لێکم بۆ پەیوەندەکە دەستخۆشی بۆ دەستخۆشیکردنیشت زۆر سپاس بۆ جەنابەت موفق بیبرا بە ڕێزەکەم ئەچمە لای کاکدارە لە عاربەتەوە السلام عليكم. عليك السلام كاك دارا جان شوني براكم سڵاوی خوای تەبارەوەتەعالا لەسەر هەموو ئەهلی بەهەشتەوە ئاەتین کاری کاناکرێت کەسێ چووە بەهەشتەوە سەلامی خوای گەورەی لەسەرە سەلامی خوا لە جەنابیشت ئیشەڵا تۆ ژاهلی بەهەشتی خاڵە بەڕێژیان بۆ ئەو قسەیلەوە دەستیەکەم کە تووەڵی تۆ ژاهلی بەهەشتی ئەفەرمێ ئەنتم تەشاؤون وەلاکن ئیلا ئەن یەشاء الله رب العالمین ئەفەرمێ ئێوە دانێ بچنە بەهەشت هیچ عیبێکتان نییە بەڵام ئەبێ من ڕازی بم کوورە قورئان کوورە بەهەشت بۆترە نییە هەر شتێک گاڵتەی لەگەڵکەی خوای گەورە قورئانی پیرۆز ناکرێت جا لێرە با قسەکە داخەم و بێنم بەسەر بابەتەکەی خۆمان قاچاخچێتی کاکی من هەمانە موسڵمانە لە پێچی موسڵمانە لە ژێرەوە کافرە مە قاچاخچێتیە خوای تەبارەوەتەعالا فەرمێ یا محەمەد ئافرەتانەکە بەردەمتانە ئاڕۆن گیانیان دیارە بە هاوڵەکانە بڵێ چاویان بنووقێنن چاو نانووقێنێ دڵی ئیژە کە هەر قاچاخچێتیە ئەبێ دوعاکەی بڵێ خوای گیان دڵم بمرێنە لە ئاخی هەوای دنیا ئەوە بابەتێک بابەتێترمان هەیە خوای گەورە فەرمێ حەزەکەم لابن بەسەر تەوەرەکە ڕێک نەڕوین ئەوە نەمانوتەوە بەخوا بێتە ئەمە کارەبای ئەمە ئاوە ئەمە هەر کول بووە کول مەوزوعەکان کول بووە با کۆڵ بین باش کاکی من ئێمە ئەگەر دزێکمان بۆ سانەکرێ داوێن پیسێ فاسەزێکمان بۆ سانەکرێ ئەبێ بەرنامەیە دانیان ئێوە و یەکگرتوو ئەوەی کە موسڵمان و ڕێگای ڕاست هێڵبژاردووە ئەوەی خراپێکی بۆ ساناکرێ هەوڵدا مناڵێکە پێگان ڕێزکەی خراپ نەگرێ ئەمە بەشێت بەشێترن لە قسەکەی من خوای گەورە فەرمێ هەست کەس قورئان خوێنێ حیجاب لە بینی تۆ و ئەوانەی کە دڵمان ڕاگرتووە لە ئاستی قیامەتە حیجابێ پەردەی دانین باڵا پۆشی خوای تەبارەوەتەعالا فەرمێ باشتر بەرە قسەکەم پێم نەبڕین ئەفەرمێ یا محەممەد بەشنەکانێ بەکسەکانێ بڵێ خۆیان داپۆشن گوناحیەوان بەدوانە ئەگەر ناکرد وەصەریحم سەراحا جەمیلا بە شێوەیەکی جوان تەفریحیان کات کلمێکی عەرەبیە لە تەفریح ولا عەسکەریە تەفریح لەوێ فەصەریحم ئیزنیان بە با بڕۆن خەڵکێک حوجە لە وەگری ئەڵێ خۆداپۆشین کۆنە کورە کۆن نییە کاکی من دووەم مامۆستا عەلی بافیر بەڕێستایەکی زۆر پاکە دوێنێ بەرنامەیەکی کرد دووبارە بۆ فێرێ بوو ئەمڕۆ دووبارە بۆ لەسەر نەسخ نوسخە خوای گەورە فەرمێن
سننسخ أعمالكم كردار ثاني سيساقك وەکو تەسکەرە و فۆرم وەرچێکەوەی تۆ معاملەکەی کرداریە من نوسخەکەی لای خوای گەورەیە مامۆستا عەلی بابیر بەرنامەیەکی دانا سەعاتێکی خانیە کەلیمەیاتێکە ئەفەرمێ وەفەصەڵنا كل شيء تفصيلا ئاتێکمان هەیە بە کورتی دەپیتە لە شوێنە ترا شۆپیتە بۆ خوای گەورە فەرمێ وەفەصەڵنا كل شيء تفصيلا هەموو شتێکمان بەشی کراوی شی کردوەوە بۆی ئەم بەشەرە داماوە سبەینێک لەی نەکابڕێ ئەوم نەبوو ئەوم هەبوو من کۆتایی قسەکانم وا کۆتایی و حەزەکەم درێژەی نێمێ و هەرەوە نەم پێ بوو خوای تەبارەک وتەعالا ڕەحم بە خەڵک کات لەم دۆخاوی نەبوونی و قاتی و قڕی و گرانیە لەساتمان بە وەڵا شتێکی کەم بێکەوتەوە گەر مەجالمەی فەرموو کاکە خەفیەکەی لە قورئان وە مزگەوت وە ئەوی تروا نوێژەک هەست و دوودەوە گومانیە من لێرەوە پێڵێم بابا خواهی گەورە قسەیەکە قل هو الله احد الله الصمد تێرا وەریژە سەمەدەکە چییە ئەم بێبارانیە کە کارەکاتە سەر ژیانی لە دۆستەوە ناوسکێ دەرەوە بوونەوە خواردنت ئەو ئەم کەشتی فەضای ئەرزەکە تۆ لەسەری ئەفەرمێ لایەتەکان فەنەلبیسهم لباس الجوع والخوف ئەفەرمێ هەر قەومێ وەرە کاکە جیای ناکاتەوە پەرلەمان و سەرۆکاتی و کەناس و فەڕاش و من و تۆ ئەفەرمێ قەوم لە یەک باس نادایناوە خوای تبارك وتعالى بكورتي مختصري بدله افرمي هر قوم خرابه برجي برسيتي وترزقين ببري عمرو هردوشتي وتعالى خوای گەورە لەسەرەوە کە لە دۆشمانە قسێک ئەدمارەنەکەتا لێگلێمەوە ئێوە مستحقی ئەوەشیانتان بێ وەک لەی لە پارتیوەکێتی چەندێکەی بێت لە خەڵکەکە بیکەی کاکە تەماتە کرێ گرانە کرێداهاتێ گرانە ئەو بەحاڵی بایعەکە کەس قسە ناکە نابێ ئاخر نوقتەیە منیش ئەوەیە فیرعەون پیا بووە لەو سەرە بابا مەسئولانی خۆمان ناڵە فیرعەونەیە حەماڵێکە بۆ بە فیرعەون بۆم ناڵەکانی بۆ شنەکەی بۆ کوڕەکەی بۆ دەست خۆش بێ کاک دارەجان بەڵێ دەست خۆش بێ ئاخوا زۆر سپاس باسە پاک دەکە باتەواریکەم خەڵکێکی بۆ فیرعەونەکە دیارە پێشبەرکێکە بۆی بگاتە فیرعەون و بڵێ منی شەکەی ئەویشەکەم ئەمە خوای تەبارەک وتەعالا ڕەدیەکاتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أتمنى كاكنعان لأكري وبوبر كاكنعان لسر هيرمايتا. كاكنعان. باش كاكنعان جان. لخدمت بشونكت بقوري صوت الزور خرافة رنگ باش تبدأ. السلام عليكم ورحمة الله. جانكم لخدمتها وعليكم السلام ورحمة الله. يعني ما من الشخص مشغول الدنيا يعني الدنيا يعني هذا خراب ما ساكن ما توري ساكن يبين ولا يعني سمعنا بالبلاء خدينا هيك تناقم كاكنعان بەو خوددایە هیچ لێ تێناگەم زۆر داوای لێبوردنەکەم یان شەبەکەت باش نییە یان شوێنت بگۆڕی زۆر مەمنونە بم نازانم بۆچی وایە هیچ نەوەڵا زۆر سپاسێکەین با وەحدەشی لێ نەڕوا دەست و چاوی خۆش بێ ئەچمە لای کاک ئارام لە چەم چەماڵەوە کاک ئارام کاگارام جان هەموو کاتت باش کاگارام وەڵا لەسەر و بابەتی تامژادۆ مەسەلە قاچاخچییەکان خاڵە سنوریەکان من پێم وایە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی خەڵک نییە پەرلەمانێکی حیزبیە ناتوانێت چاودێری هەموو ئەو فڕوکات و گەندەڵیانەی کە لە خاڵە سنوریەکان بکات بەداخەوە لەبەرەوەی ئەوانەزانە ڕوون و ئاشکار ڕۆژانە لێرە و لێ لە میدیاکان چی قاچاخچییەکەکان بەڵام من پرسیارە لایە بەڕێزەکەم وەکو کۆمەڵی دەرگەری کوردستان بەڕێستان وەکو حیزبێکی مەعارەزە تا چەندێ توانیتانە خەڵک بجوولێن بێنە سەر شەقام تێڕێ خەڵکەکەن بەداخەو مەعارەزە سەرپاڵی ڕابردە خەڵکی ناومێد کرد بێئومێد کرد بەڵام ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەتوانن شەقام بجوولێنن تا چەند توانیتانە شەقام بجوولێن و ئەوەتانێک نەموچە ماوە ئەو موچەی بەنی و بۆ وەزا ئەدرێت کارەبا ئاو خزمەت گوزارەکان هەموو خەڵک بێئومێد بووە ڕۆژانە ئەوە تا لە شارەکەی میلیۆن سەری خۆی هەڵەگرێ و کۆچەکە ئێوە چیەکەن یعنی بە تەمای چین ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەی دەرەوە بە تەمای چین تاکەی ئەم خەڵکە ئاخوا بێ و چێ پێشڕەوی خۆشاندانانە بکات من
بەڕێز مامۆستا بێتەوە ئەمیری کۆمەڵگەکان فەرمودا بێتە سەر شەقام و پێشڕەوی ئەو خەڵکە. بەڵێ کاگەرە پەیامەکەت گەیشت گیانەکەم زۆر سپاس بۆ جەنابەت. هەڵبەتە هەموو لایەک حەقی خۆیەتی ئەوەی کە گوزەرێ لە هەرێمی کوردستان پڕاوپڕ لە ناعەدالەتی و ناشەفافی و ناتەندروستی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام دوجار ئەوەی کە لە ڕابردووە کراوە گەواهی دەرە بۆ ئەوەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئاگادارن الحەمدولillah. ینی پەرلەمانتارەکانی کۆمەڵ من لێرەوە لە موقعەتی دیفاع نیم، بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقعا هەیە ئەوەیە پەرلەمانتارەکانی کۆمەڵ داکۆچێکی باشیان لە مافی خەڵک کردووە، چ لە ناو پەرلەمان یاخۆ لە دەرەوەی پەرلەمان. باشترین نمونەش ئەتوانین بڵین لە بەرچاو لە ئەرزی واقعا جێخۆی کردووەتەوە، ئەویش دەرکردنی کاکسۆران عومەرە لە پەرلەمان و سووتاندنی ڕیشی مامۆستای ئاینیمانە، عەزیەتدان و لێدانی مامۆستای ئاینیمانە بە نمونەی مامۆستا عوسمانکانی کوردەیی. چوزانم یعنی کۆمەڵێک حاڵەت هەبووە بەڕاستی ئەتوانین وەکو ئێمە وەکو کۆمەڵی دادگەری شانازی پێوە بکەین، بەڵام لە ئاستی طموح نییە. بەڵێ ئێمە ژەزانین تەقسیر هەیە، هیوادارین لە داهاتووە هەموو حیزبەکان پێکەوە معارەزەکان بەتایبەت تایبەتتر کۆمەڵی دادگەری باشتر بێتەوە گۆڕەپانەکە و پێشڕەوی بڵین لە پێشی خەڵکەوە بێ ئینشاءالله. کاک هاوبەش لە سلێمانی وەرەگرم. کاک هاوبەش سلااو لە جەنابەت کاک هاوبەش گیان عزیزی کاگاو بەش گوێ لێمە بۆ ئاگاداری سەوتە 12 ناگا بە من بۆ زانیاریت. طبعا ئەوەی من شەبەکەی من باشە بێ دایمەن کە دێ بۆ تۆ ئەوەی لای من فولەخە من نەبێ، بەس ئەوەی لای تۆ کە دێ بۆ من خراپە جایان یان شوێنەکە بگۆڕی یان شتێکی لێکن. وڵا ئەڵەی گوێ لێمە ئەو بەشەم گوێ لێک ئاڵی گوێ لێمە، بەس دوایەوە کاچیتە گەرمەی مۆزوعەکەەوە بەردەوام بە عمل العيش على برقة الجوندي ويقول لا يستعين على برقة الصعدي لم يواني خلشي هاجر خلشي مصور فرمان بلان وخلشي بكتبنا براسي أمانة شيرودا هنا معنا بيومين الأجام براسي خلق يعني والي عردو أشخاص يغلب هر مردولة يعني كمردولة جو خلاص كهرباء هي نعالي هي نهواء مورانة بس أنا قد هذا جوندي مرة لك معنى يعني معنى لأن بيصير شفت اليوم روجتين أصلا ده بس كانت خوش جلس في جوالك بتطلع أولا كي المهاجر لشوي يعني يعني أو لشوي كم حافظين ولا هذا هي اللي القرآن وطن الشاعر بالغربية كهم شو بيصير بس وضعوا يقولون هذا شو كم بالآلي كنا نقول كذا أجر المبالغة الله هشتاها تأخذ السنة فرجعها على كذا يعني لفايتي أما أو بولا دي بخمس. واي جونا راسته. جاري في يوم في كذا بلا يعني والله. دەست خۆش کاک هاوبەش گەلێک سپاس دیارە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەرنامەکەمان ڕاستەوخۆ گازرێتەوە بۆ ئەوەی بەڕێز کاک محەممەد مەهدی نووسیوەتی چونکە قازانجی مەسوولی تایە پەیمان محەممەد دەستخۆشیەکە سوپاسەکەین خوا لێ ڕازی بێ خوشی بەڕێزی ئەمەی عتا نووسیوەتی سەلام عەلەیکوم هیچ ئومێدێک نەماوە لە وڵاتە وعەلەیکم السەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه قسەکەت زۆر تەواوە کاک عتا محەممەد بەهادی نووسیوەتی دەستان خۆش سەرکەوتوو بن سوپاسەکەین لینا سۆران نووسیوەتی چونکە دەستی مەسوولەکانی لە پشتە سوپاسیەکەین
کاک سۆران سەمەدیش نووسوێتی لەبەر مەسئوولەکان. ئەچمە لای کاک پۆڵا لە هەولێرەوە. سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵا گیان. ئەگەر هەر یەک بۆچی با کێشە نەبوو بۆچیێت تەنها یەک بۆچی قاچاخچیی دەیان بۆچیمان هەیە هەر لە بۆچیەکەی دوێنێ بۆ بە ئاسانی هەولێر موشک باران دەکرێت بۆچی ملەتی کورد هەرپەرتەوازەیە بۆچی ملەتی کورد بێسەرکردەیە بۆچی داهاتەکان ناڕوون و ناشەفافن بۆچی موچە بە لێبڕینەوە بەردەوامە بۆچی کورد هەر لە دووە لە عێراق خۆشی بنیاتی دەمێتەوە بۆچی دەیان بۆچی تر ڕەنگە بکرێتە نامیلکەیە کاک مەحموود بەڵام بۆ قسەکانمان دووبارە نەبێ هەمووی دەزانین دەگەڕێتەوە سەر هۆکاری خێڵی سیاسی برای تۆ یەک هاوکێشەی داناوە بۆ هەموو کێشەکان ئەویش هاوکێشەکە ئەوەیە عەقڵی ئەشکەوتی زائد خێڵی سیاسی یەکسانە بە نەهامەتیەکان دا هەری بەشێکیش لەو هاوکێشەیەشی کردنەوە هەیە هەمووی هەر لەو هاوکێشەیەوە سەری هەڵداوە عەقڵی ئەشکەوتی زائد خێڵی سیاسی یەکسانە بە نەهامەتیەکان بۆ هەموومان دەزانین لە ڕێگای کۆمپانیا و یا لە ڕێگای بەرپرسەکانەوە کۆنترۆلی سنوورەکان ناکرێت بەڵام بۆ یەک مەبەست و پێشنیار بەرزاری لە بەرنامەکەی بەڕێزم کردەوەرەکەی بەڕێز ئێستا ڕۆڵی پەرلەمانتاران یەک شتە هەر لە ناو پەرلەمان ڕێگە بە ئەندام پەرلەمانەکان بدرێ خۆیان لە ڕێگەی چەند فەرمانبەری دڵسۆزەوە دابەش بن بەسەر خاڵە سنووریەکان ئەگەر پەرلەمان ڕێپێداری پێیان نەدا کەواتە ئەو ماستە مویەکی پێدایە چونکە لە کاتی شەڕدا هەموو ئەرکەکان دەگۆڕێ مادام ئێستاش ئێمە لە شەڕێکی ئابوورین دارایین هەم لە ناوەخۆ بۆیە پێویستە پێشنیاری دەکەم پەرلەمانتارە دڵسۆزەکان هەمیان دابەش بن بەسەر خاڵە سنووریەکان لە ڕێگەی فەرمانبەری دڵسۆزەوە و ئامێری حاسوبە و هەموو ئەو ئامێرانەی پێویستیانە با لەوێ ڕوونی کەنەوە نەک لە ناو پەرلەمان مخۆ دروست بێ کێشە دروست بێ چونکە چەندمان کارێک بۆ بنۆیەک دەکەرێ لە ناو پەرلەمان کاک مەحموود بەداخەوە وان لە پەرلەمان کردووە هەردەوەی دیوەخانەکەی حسێنە بۆرە دیوەخانی حسێنە بۆریش سەرگوزشتەیەکی زۆری هەیە کەواتە من تەمەنا دەکەم پەرلەمانتارە دڵسۆزەکان هەڵسن بەو ئەرکە خۆیان لەگەڵ سەر فەرمانبەرێک دابەش بن بەسەر خاڵە سنووریەکان ئەگەر ڕێیان پێنەدان لەوێ ئەو کاتی بڵێن بۆچی ڕێنادرێ بۆچی پەرلەمان وای لێ هات هەڵت تێدەگا بەڵام تا ئێستا کێشەکە هەوڵدانی زیاتری دەوێت دڵسۆزی زیاتری دەوێت چونکە تا ئاستەنگەکان زیاتر بن ماندووبوونی زیاترمان پێویستە و قوربانیدانیشمان پێویستە و دووبارە نمونەی دوێنێ موشکبارانی هەولێر دێنمەوە کە بۆچی وامان لێ هات دەست خۆش کاک پۆڵا گەلێک سوپاس بۆ جەنابەت کاک عەبدوڕەحمانم لەگەڵە لە ئەڵمانیاوە. السلام عليكم إبراهيم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. لو شو قصاك يا عبد الرحمن؟ ألمانيا وكالسنة. إيه ليش الصاق بباشا فرمو. أظن شو أنا من موضوعاتي من هم كيومي بابا بتوعية بلام الشيء كذا بتشارك شيء هذا وش الشيء هو كأيضا مداري يعني دراسي من مسلمان يكن نحكي جديد يشتكن بلام كمسلمان يجلس في الدنيا أو في الدنيا فقير بالسرية كريش آزاري في ذاته في ذاته حديث كيف يغنى صلى الله عليه وسلم آزاري شيء ظاهر يعني يحكم آزاري شيء بالشدة أنا متابعة كده صالح الملائكة تاكل بلام بإرادة أو خوارز زور آزار متى ظاهر على حسب بس هذا شيء وأمي التي التي إن أنا كاكت سنها صار أمر قاچاخچییه أول بردي أول هناي أول نوتي أول دي أنا باش كاكت مجموعية دايرة خلد أكشن مجموعية جنج من الأرواح أكشن ظاهرة أكشن دكوجريت من السكن الذي وأرواح في الدنيا حرب تخوي أمينته باكك من يكشك أنا من شكل هذا يكشك هذا مكتب لأنه كنت شو كنت بسأل أنا من كسر من الشبكات تخيل تشارك لجناتك تشارك لمسلمانك أول مسلمانين كأنا حملنا المسلمانين طبعا دولية بخنا بالمسلمانين وبيقدرين بالخاطرين وصول بالخاطرين فارها مش قبول كين يعني خونا بني إسرائيل
إسرائيل مرة منترين مسلمان بس هذا كردستان باشا تخوا خلق أولي لسر يوتيوب لسر بيتفزاري بس دفاع كبير للحكومة أو راكزا أو أشي موضوع اشتراك طبعا أولي إيرمان لسر كارو لسر يوتيوب لسر شد الدعوات لله وطائمان هي وأمر وعريض بياني جدا بياني حاشا له جنابه مكفو كان خمرا صار شورا كان تصرفنا عما كان مناقضة باشا الضمان يكبر الرجل بتشي المظاهرين كاتياشي بإسلامي هي دماغ إسلامي بيننا وكفور الحقوق هيك قمر إسلامي بزيتنا وهي يدفوتشيا باشا من البرلمان باشا كان هي كتاب هي باشا رجل يجي كان البرلمان لدروي البرلمان لداي محافظ لداي مدير المكتب دعوات عن كل خلق لما مدير كان لما مصطفى لما مصطفى جامعات بخير مهر الخلق مشاكل بكاتو إهاني مثل أو يمكن يعني باشا إنساني أجل نيجي فوقها وفي إسلام مشاكل حتى من مشاكل مشتغلة أجل تصرف كردار وأخلاقي شيء لجوابي طبعا أو خلقات بوچی أو بحدد ما يدري لفرمي تشي سامع هو ما راح يكري مثلا إذا خلقك راضية أو يكاكل أو بدين يشتري بجد طبعا من أولا باشا بوچی يكتب جابناها تجاب أو هم ما مفتاحيكش أو هم مستعارفين أو هم سكاياتي بمحددة بالدين الإسلامي أو هم سكاياتي بالقرآن وبآياته وبحديثه خلق أهمية بعشرة أيامين ننام على كان حتى الدين وأخلاق هي الهشلة أنا باشا كده يمكن لكلمات البوشي ناوي دعوة هناك أنا باشا أنا كده مثلا إسلامية أخوان كيف إذا كافريكي منافقة إذا كافريكي كافرين من نار ما استخسر أنا نار على كافرين أو نار بس كافر نار طبعا أجل إنسان مسلمان جد أجل أسردينة في إسلام كاك عبد الرحمن كاك عبد الرحمن كاك عبد الرحمن مدرين أنا وقت أنا بريك سكن شكل مكتب يجي فتاك كاك عبد الرحمن شن بزبوعكم كان يشك عمل على إدارة مثلا بيك من هناك الدول هنا بويا خفيفة شوية بوي داش والله وبالله وطلع إذا شارك وستين تزار وكان صد أو رمسارك كبير كيما شارك كبير سكننا شكيمته كاك عبد الرحمن كاك عبد الرحمن تلفون كبير بو مدير التربية مقاطعية إجازة بإجازة وزارتي داخلي وكيسي شيء مشكلة جنية طبعا باكس كذا مشكلة باش بقول لا خمسة ذكرت بتوعنا لولاتي كاسرة نيجي كان أي باش بقول مسلم على كارينا زي كنيش أهم جنبنا لفوتي أهم سكر لفوتي والله أنا وزارة سيرة كاكا كان جاتي من كل جاتي أو يبغى كاكا متنازل بعد خلق كاك عبد الرحمن خلق يقول خد شيء يعني شيء من دلائل بابا بانك شغل ترى وصلت مزالم بإجازة با كاكا توي بإجازة با كاك عبد الرحمن كاكا جان كاكا هل بردوام لو ديوش بردوام تحويلي كرو يعني هو هذا الإسلامي يعني يوصلت على الناس إخوة خلق عن عيال بالذات مرة زعما إخوة كنا كاتب جان بخاطر إخوة شيء كان من الغرب بعضهم مقلدين كون الإسلامي أو هم حبانا أو هم خلقين كنا جناح كاتب خلق داركات إخوة لقى المسلمان بيني باشته بشايتي تكتر مكان أحسنت كان مسؤول لا يشتكي لا تأتيكي تأتيار نسير الدم كاكي جان لا جان عبد الرحمن يمكن كجياش نقيمة أنت عدايا نسل كاكا زور سپاس نه مجال نادا ناتواني ناكري خو هر وەکو ڕادیۆ قساکەن ڕحمان هەر بەردەوامە كاك محمد لە گەرمیانەوە وەرەگرم كاك محمد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله شلوني ما وسام محمود شاكي شلوني كاك محمد جان من باشم الحمد لله أحوالك شلون قربان خالي رازي بي سپاس دەکەم زۆر باشم الحمد لله كان رجل دارم وكان يقولنا لم كنالو ذلك إخوان كنالا من بوسط إن شاء الله خالي رازي بي إن شاء الله خالي رازي بي يا ربي كاتجان وقتي خوي الذي ما وقتي خوي الذي ما من ذلك يكسب وكسب بلى يتكلف فلوشتي لبر نبو زور رسول رسول دامان حاجيتي لا يمل مكك راسك كابري ويه ناكب يا بري
ودي كل بري على بزيل ناوديها هالفرشية كنت أيوت حما يصير نابريت كراكي كابري لبرا كاكا أمبر فرسانية مسواري سياري جوانو بيالاو كاري بلاشو نوتي دزيز والعالم الدنيانا بسماي مردين ألين يتري من نابرين هيش بسماي مردين اگر بسماي مردن بن بسماي دنيايكي تربن اهوالم خلقا ناكن خلقي كهرباء وخلقي او خلقي موشو خلقي عيسو خلقي تعينات هرشي درد ومينته بسرم بلتها هاتوا اوان بسماي مردن مين حربو روشيت دني جدوان اما نخوشيت تيسي شان مليه هيش وخوي فكري لناكن اوانش اهوان بدن دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت کاک محەممەد جان یاخوا مۆفەق بی عاقبەت خێر بی ئینشاءڵڵا دەستەکانت خۆش بێ ئەچمە لای کاک هەڵمەت لە شاری سلێمانیەوە کۆتا پەیوەندی ئەلۆ کاک هەڵمەت جان فەرموو کاک محموود باشی بە قوربان یاخوا باش بی کاک هەڵمەت جان باشم الحەمدولله بەخوا کاک محموود جان ملەتەکەمیە زۆر مەسەلێکی ئێستا کردیانە بە باوەڕێ ئاوەکەی دوکان دەرمانە شاتیە کردووەسی کوردە بیە غیرەت و ئازایەتیان نەماوە بەخوا لە هەولێرەش یعنی من ئەڵێم بە خەڵکی هەولێر ئەڵێم خەڵکی هەولێر خوا ئاگای لێ فریای خۆتان نەکەون نەک نییە هیتانەکەن هەر تاگەنە توورەکەەوە نییە مەسل بەرزانیە تاگاتە توورەکە فڕێتانێ ئەمە نییە لە پێناوی حەبەلوشەکەی خۆی و لە پێناوی بنەماڵەکەی خۆی هەرچی بڵێ بۆ ئەمریکایدا هەرچیەک بڵێ بۆ یەکە تێگەی ئەمە ڕۆژە فاروقێت و ڕۆژە ئەوەیەت و ڕۆژێوەیە خەتای خەڵکەکەیە بەخوای باش دەستەکانت خۆش بێ کاک هەڵمەت زۆر سپاس بۆ پەیوەندێکەت لەش ساق و سەلامەت بی گەلێک سپاس ئەزیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی تریەم بەرنامەیە لە دوای خێر بێ بەشمان مەکەن سپاس کە بینەر و بیسەرمان بوون بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه